سەبارەت بە نوێترین گۆڕانکاریەکان جموجۆڵەکانی ئێران بە حکمی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا وەکو هێزی یەکەم دەبینێت لەگەڵ ئەو ململانێت توندانی کە دەکرێت بۆ ئاڵ و گۆڕی هەژمونگەرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئێران و سعودیە دیارە بە کەسی یەکەم بەلایانی یەکەم بە پشتیوانی لایانی یەکەم بۆ سعودی ئەویش ئەمریکا سەبارەت بۆ گۆڕانکاریان نوێترین جموجۆڵەکانی ئێران ئامانجە سەربازیەکان لۆجستیەکان فراوانکردنی دەسەڵاتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێت؟ دیارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم ساڵانی کۆتاییدا بە حکمی گۆڕانکاری ئابووری و بەتایبەتی لە دوای کۆرۆناوە چەند گۆڕانکاریەک هاتوۆتە ئاراوە. دیارە ئەم گۆڕانکاریانە بەشەیەکی گشتی لە بەرژەوەندی خەڵک نین، هاوڵاتی مەدەنی و سیڤیل نین، بەڵام ئەوەی کە بەرژەوەندی سیاسی چی دەبێت ئەمە شتێکی دیکەیە. هەر سەبارەت بەم بابەتە و توانای ئێران چۆن هەڵدەستەنکێرێت بەڕووبەڕووبوونەوەی ئەو وڵاتانەی کە دژین وڵاتی زلهێزی جیهانن. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز هەندرێن ئەحمەد وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرە میانێمە گفتوگەم بابەتە ئاکەین. کاک هەندرێن سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سەرنجێکی گشتگیر بخەینە سەر کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و توانای ئێران چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی پێداویستی لۆجستی و جەنگیەوە هەڵسەنگاندنەکان بۆ ئێران و توانەکانی ئێران چۆنن؟ کاتتان باش. بێگومان ئەوەی کە لە جیهان ڕوودەدا کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ و کاریگەری لەسەر یاریزانە هەرێمایەتیەکانیش دەبێ واتە بەمانایەکی دیکە ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بۆ خۆ فەرزکردن و هەژمون نواندن لەبەرەوە بەدەر نییە لەو کاریگەریە جیهانی و دابەشبوونە جیهانی کە ئێستا لە پێش شەڕی ئۆکرانیەوە دەستی پێکردێ و تاکە و ئێستا بەردەوامە. ئەگەر سەیری هێڵی گرژی بوونی ناوچەکە بکەین دەبینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرەوەیە نەک ئاسای بوونەوەی دۆخ تا ئەو کاتەی کە لە شەڕی ئۆکرانیا تا شەڕی غەزا دەبینین کە بە شێوەیەکی زۆر خێرا پەرە دەسێنێ و ململانیەکان تونتر دەبن و ئەو ململانەیە کە گوتم دابڕاونیە لە ململانیە جیهانیەکان لەبەرەوە ڕۆڵی ئێران لە ناوچەکە بە دیاریکراوی بەشێکە لەو ململانیە جیهانیەش. دەبێ بزانین مەسەلەن ئەوانەی کە لە شەڕی ئۆکرانیا ئێستا کە پاڵپشتی ئۆکرانیان دەکرد لە بەرامبەردا رووسیا و چین و ئێران و وڵاتانی دیکە کە بەرەی بەرامبەر بە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوایین بێگومان دەبێت سەرنجی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا بۆ شوێنێکی دیکە ڕابچێشن. نقطەیەکی گرنگیش هەیە تێڕوانینی ئەمریکا و ئیسرائیل بۆ ململانیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر هاوپەیمانیەکیش بن بەڵام لێک جیاوازن لەبەرەوە دەبینین ئێران وەکو دەوڵەتێکی هەرێمایەتی لە ماوەی ساڵانی ڕابردوو توانیوێتی بە شێوەیەکی باش ینی هەموو ئەدەواتەکانی خۆی بەکاربێنێت لە یەمەن بێت لە سووریا بێت لە عێراق بێت لە لوبنان بێ و لە شوێنی دیکەش و کاریگەریش لەسەر سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنێتن. و ئێران وڵاتێکی پێشکەوتووە لە ڕووی چەک و تەقەمەنیەوە وڵاتێکی عەقیدەییە توانەوێتی هەموو کەسە شیعانەی کە لە جیهاندا سرنج بدەنە ئێران وەکو وەلایان هەبێت بەڵام لە ململانیەکاندا ئێران بەشێکە لە ڕیزبەندی نوێیەکەی جیهان لەبەرەوە توانای ئێران بۆ ڕوبڕبوونەوەی ئەمریکا دیسان لەو چارچێوەیە سیر دەکرێت هەرچەندە بەدیدی من تا ئێستاکە سەرەڕای ئەوەی کە ئەمڕۆ و دوێنێ یان لە دوێنێەوە ڕەوش لە بینی ئێران و ئەمریکا تند بووە بەڵام هێشتا ئەو بڕوای لای من دروست نەکردیە کە ئەمریکا و هاوپەیمانەکانی دیکە ڕاستەوخۆ لە دوای لێدانی سەربازگەی تەنەف لە سەر سنووری سێگۆشەی عێراق سووریا ئوردن و کوژرانی سەربازی ئەمریکی و برینداربوونی 38 سەرباز ئەمریکا ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئێران دەبێتەوە هەر لە بەرامبەریشدا دیتمان بەرپرسانی ئێرانی دیسان ئەوانیش گوتیان ئێمە دەستمان نییە واتە لەمە دەخوێنینەوە کە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی ئەمریکا و ئێران لەم قۆناغە هێشتان ماوێتی ئەمەش دیسان ڕۆڵێکی دیکە و هەناسەیەکی دیکە داتە ئێران کە بە تەواوەتی سیاسەتەکانی خۆی لە ناوچەکە بەڕێوە ببات. کاک هەندرێن ینی ئێستا ئێران ئەمریکا تۆمەتبار دەکا بۆی کە مەترسی بۆ بەرژەوەندیەکانی دروست کردو لەو ناوچانی کە
ئێران هەژمۆنی تێدا بە پێشەوانەیشەوە ئەمریکا ئێران تۆمەتبار دەکا بۆی کە کاریگەری و مەترسی دروست کردەوە بەرژەوەندەکانی لەو ناوچایی بە هەمان شێوە کە ئەویش وەکو هێزێکی دیکە بوونیان هەیە مەبەستم ئەمریکا بەڵام ڕاستیەکە چییە کامیان زیاتر مەترسیان یاخود مەترسیان بۆ بەرژەوەندی یەکتر دروست کردو دەشێ بەرژەوەندی ئەم دوو وڵاتە لەو ناوچانەیە چی بێت کە سەربازگەیان دروست کردو سەربازگەیان لەو ناوچانەیە هەیە بنمونە سووریا بنمونە لە عێراق بنمونە لێمەن بەڵێ ینی یەکەمیان دەبێ ئاماژە بەوە بکەین کە ئەو وڵاتانەی کە لە ناوچەکە هەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی زۆری کە ئەوەی لە دوای شەڕی جیهانی یەکەم و دووەمەوە دروست بوون ئەو وڵاتانن کە دەوڵەتانی فاشلن شکست خواردوون ئەوە سووریاوە عێراقەوە یەمەن ئەوە سوودان زۆر وڵاتی دیکەش ئەوەنا وڵاتی شکست خواردون بەم شێوەیە ڕێگای خۆش کردیە کە سەروەری ئەو وڵاتانە لەژێر پرسیاری گەورەدا بێت سەروەریان نەبێت ئەسڵەتدا و لە لەبلانەی نێو دەوڵەتیش ئەمڕۆ پێناسەیەک دیاریکراوە بۆ وڵاتانی بەهێز هەیە بۆ پاراستی سەروەری وڵاتەکەی بۆ وڵاتانی شکست خواردوو نییە عێراقێک لە وڵاتە شکست خواردوانەوەیە کە حەشتی شعبی هێزێکە پارالێلی هێزی سوپای عێراقیە لە سووریا ڕاوێژکارەکانی ئێران مەسەلەن یارمەتی نیظامی سووری دەدەن بەرامبەر بە کوردەکان و عەرەبە سوننەکان دیسانەکە لەوێشدا سەروەری بزرا لەبەرەوە لە یەمەن هەمان کات حوسیەکان ڕۆڵی گەورەیان هەیە ئێستا زۆربەی ناوچەکانی یەمەن بەڕێوە دەبن لە شوێنی دیکەش بەم شکلانە ململانێ هەیە لەبەرەوە ئەوانەی سەربازگان هەیە بۆ نمونە هەمووی ناوی لە دەنێ من بە شەرعی لە ناوچەکەم ئەمریکا بە شەرعی لە ناوچەکەی لە دوای ڕوخانی نظامی عێراقی سەدام لە 2003 و دواتر لە 2002 و ڕێککەوتنامەی ئەمنی نێوان عێراق و ئەمریکا لە سووریا دیسان لەسەر ڕوبەڕووبناوی هاوپەیمانەی ڕوبەڕووبوونەوەی داعش وجودی هەیە و دیسان شەرعەتی نێودەوڵەتی هەیە لەبەرەوە لە زۆر ناوچە بۆ شقلەیە ئەوەی کە دەگوزارێت تا ئێستا کە تەم قۆناغا ململانەی بەرژەوەندیەکانە چۆنێتی داڕشتنەوەی سیاسەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان وڵاتانی بەرامبەر بە ئەمریکا و ئەو وڵاتانی دیکەش دایانەوەی ئەمریکا سەرقاڵکەن بابەتێکی دیکە کە ئەو جارشکە توانای ئەوە نەوێ ڕۆڵی تاکجەمسەری لە جیهان و پۆلیسی جیهانی بجێڕێ بۆیە مەترسی یەکێک لەو ئەدەواتانە ئەوەیە کە ئێران ڕۆڵێکی هەرێمایەتی بەهێزی هەیە و دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ و ئێران سەرقاڵکە نزیک بێتەوە ڕۆڵە هەرێمایەتی بەبێ ئەوەی ڕوبەڕوونەوەی ڕاستەوخۆیان هەبێت نێو دەوڵەتیەکە و جیهانیەکە دەزانین کە ئەمریکا قودرەت و توانەکانی لە چ ئاستێکدا یەکێکە لە وڵاتانی زلهێز و وڵاتانی زلهێزی لە ڕووی ئاراستەکەری ئابووری لە ڕووی ئاراستەکەری سیاسی نەک تەنها لە هەرێمی لەسەر ئاستی جیهانە عنی مقارنەی توانەکانی ئێران ئەگەر بکرێ بە ئەمریکا توانەکانی ئێران چەندە لە بەرامبەر ئەمریکای حاکمی جیهان وەکو خۆیان باسی لێەوە دەکەن ئەمریکا بەڕێزم ئێمە دەبێت یانی حتا بینەرانی بەڕێزیش ڕەنگە ئاگدار بن لەوەی کە ماوەیەک پێشوێستا لە ڕێگای گۆڕینەوەی ئەوەی کە پێ دەڵێن سیخوڕی یەکتری ئەمریکا دەستی یارمەتی لە ڕێگای هەندێک بانکی کۆریایی باشوورەوە هەندێک دەڵێن 6 میلیارد دلار هەندێک دەڵێن 20 میلیارد دلار بۆ دەستی ینی هیکە ئێران بوو بلۆک کرابوو دەستی لە ساڵگیرا و یارمەتی ئێرانی پێدرا لەبەرەوە ئێمە نابێ هەر ئەوەی کە لە سوۆسیال میدیا دەگوترێت توانای ئەمریکا چەندە توانای وجود و مانەوەی ئێرانیش لە ناوچەکە گرنگە لەبەرەوەی ئەویش کاریگەری هەیە لەسەر داڕشتنەوەی سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری هەیە لەسەر ئەو وڵاتانەی کەندا و کە دوێنێ دۆستی ئەمریکا بوون ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان بەگوێی ئێرە ئەمریکا ناکەن لەبەرەوە بەرژەوەندی هاوبەشێ بێ ئێعلان و دژایەتی وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیا و ئیمارات کە لە کۆنگرەی باشووری ئەفریقیا برێکس داوایان پێشکەش کرد و مانجێک بێژ ئێستا تقریبان 20 ڕۆژ پێشتا قبول کردن بە ئەندام کەوت بووە کوتلەیەکی وزەی جیهانی کە ئەمریکا رازی نییە بەرامبەر بە ئەمریکایان کوتلە جیهانیە واتە لە ژێر ڕچێف و هەیمەنەی ئەمریکا چوونەتە دەرەوە لەبەرەوە ینی کە باسی ئەوم کرد جیاوازی تێڕوانین هەیە لە بینی ئیسرائیل و ئەمریکا لە ڕوبەڕووبوونەوەی ئێران ئەم جیاوازی ئەوەی ئەمریکا ناوێت جارشکە تووشی شەڕێک وەکو عێراق ببێتەوە یان وەکو ئەفغانستان دەیەوێت لە ڕێگای فشار و جۆرەکانی فشار ئێران ڕابچێشێت بۆ ینی پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەوە و هەروەها وڵاتانی دیکەش هەوڵ بدات کە هاوسەنجێکە بێت هەرچی ئێرانیشە دەیەوێت لە ڕێگای پاراستنی بەرژەوەندەکانی ناوچەکە بە وجودی ئەو هێزە و دەستە و سوپا و ڕاوێژکارانێتی کە لە عێراق و لە سووریا و لە لوبنان و لە یەمەن هەیەی بۆ پاراستنی سنوورەکان و سەروەری خۆی لەبەرەوە کە ئێران دەوڵەتێکی بێستا سەروەریەکەی پارێزراوە
و حتا ئێستا کە ئەمریکا دوێنێ بڕیاریدایان دوێنێ شەو بڕیاریدا ڕوبەڕوویان گورزێکی تون لە ئیران بدا دیسان تەوەقع ناکرێت پێشببینی ناکرێت لە ناو خاچی ئێران لە ئێران بدرێت ڕەنگە لە شوێنێکی دیکە لە گروپێک لەوە بێت بۆ گروپەکان زیاترەکرێنە ئامانج بۆ لە ناو خاکی خۆیان ئەم شەڕانەیەک لای ناکرێتەوە لەبەرەوەی کە باسم کرد وڵاتانی وەکو عێراق وەکو سووریا وەکو لوبناان وەکو یەمان وەکو سوودان دەوڵەتی شکست خواردون و سەرەوەریان نییە و بە تەواوەتی دەتوانن مەسەلەن هەموو کەسێک بێ گروپێکی هەبێ و لەو شوێنانە شەڕ بکە ئێران دەوڵەتێکی بەهێزی چەکداریە و دەوڵەتێکە لە کۆنەوە ئیمپراتۆر بووە و سەروەری پارێزراوە و لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا معاملەی زۆرە و دۆستیشی زۆرە لەبەرەوە ئاسان نییە سەروەری خاچی ئێران بە ئاسانی بپێ بەڵام بە کوشتنی سەربازی ئەمریکی لە سەربازگەی تەنەف ئەمە ئێرە ئەمریکای چ لە هێرشی کۆماریەکان بێ بۆ سەر بایدن و دیموکراتیەکان چ بۆ مەسلەی بڕوای ملی ناو ئەمریکا بێ کە داوا دەکەن ڕێ چی دیکە بە ئێران و گروپەکانی هاوسۆزی ئێران نەدرێت دەست درێژی بکەنە سەر ئەمریکا لەبەرەوە ئەمە تابلۆی کە پیشانمان دەدا کە دەبێت کە هەم ئەمریکا دەیەوێت ئێران هەبێ و هەم دەیەوێت بەترسی نەبێ بۆ سەر سەربازگەکانی هەم ئێرانیش دەیەوێت لە ڕێگای گروپەکان خۆی بپارێزیێ لێ گەیشتنیەکی نافەرمی ئێمە لە سەردەمی شەڕی عێراق ئێران شتێک هەبوو پێیان گوت ئێرانگێت لەو کاتی ئەمریکا یارمەتی عێراقی دەدا لە هەمان کات چەکی دەفرۆشتە ئیرانیش بۆی ئەم سیاسەتە بەنسبەت ئەمریکا تەنها بەرژەوەندی حکمی سیاسەتەکانی دەکات هەندرێن ئەم ناکۆکیی نێوان و ئەمریکا تەنها ئەو ململانی هەژمونگەرایی ناوچەیە یان شتی دیکەی لە پشتە دەشێ شتێکی دیکە لە پشتی پەردەکانەوە بوو بێتە خاڵی ناکۆک لە نێوانم دوو وڵاتەیە جا بەرژەوەندیەک بێ ناوچەیەکی دیاریکرااو بێ پرسی چەکی ئەتۆم بێ کە تاکو ئێستایشی لەسەر بێ ئێران بەردەوامە لە وبەرهێنانی سیرکە لە مەسلەی غەزا هەموو دنیا داوا دەکات شەڕ بوەستێت بەڵام بەشێک لە بەرپرسانی ئێرانی ئەوجا سەرچاوەکانی چۆنە چۆنیە بەڵام پێیان وایە شەڕاوەستانی ئێران شەڕاوەستان لە غەزا لە بەرژەوەندی گەلی فەڵەستینیە علی بەو مانایی کە بەرپرسانی ئێران قسە دەکەن سەرقالکردنی ئیسرائیل بە شەڕی غەزا و سەرقالکردنی وڵاتانی هاوکاری ئیسرائیل دەکات و ئەمریکا بە تایبەتی بەوەی کە سەرقال بکرێ بەشێک لە بەرژەوەندی ئێران دەپارێزێ و هەمان کاتە بەشێکە لە پاراستن و ململانەی جیهانی کە چین و رووسیا و هەندێک وڵاتی دیکەش لەگەڵن بۆ ئەوەی فۆکسی شەڕ لەسەر ئۆکرانیا لابچێت بێتەوە سەر ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەمریکا لەو ناوچەیە دووچاری ئەو ململانەیە بێت و سەر ینی دابشبوونەوەی جیهان بەم شکلەیە و شەڕەکانی جیهانی شەر بەم شکلە دەستی پێکردێ بەم شێوانە هەرچەنە من زۆر تەوقعی شەڕێکی زۆر بەرفراوە ناکەم بەڵام ئەم ململانەیە بەردەوام دەبێت بۆ ماوەی چەند ساڵێک تا ئەو کاتێک کە هەر لایەک دەکەونە ڕێکەوتنیەک یان چۆن کۆنگرەی نێودەوڵەتی ساز دەکەن یان بە شێوێک لە شێوەکان کێشە گرمەکان چارەسەر دەکەن ئەوەی کە چارەسەر دەبێت لە پشتی پەردەوە پاراستنی بەرژەوەندی وڵاتانی زلهێز و وڵاتانی هەرێماتیە کە ئەمە ژوا دەکات ئێران ئەم دەورە گرنگە بجێڕێت و ئەمریکا و هاوپەیمانەکانی دیسا لە ڕێگای وجود و جارشکاتنەوەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایانەوێ ناوچەکە بەجێنێرن بە تەنیا بۆ ئێران و سین و رووسیا لەبەرەوە یعنی بەرژەوەندی هاوبەشی هەیە بەرژەوەندی پێکناکۆکی شەیە بۆ نمونە لە عێراق بۆ نمونە مەسەلەن ڕێکەوتنامە استراتیژیەکان لەگەڵ چین وای کرد عادل عەبدولمەهدی ماوەیەک خۆی ڕانەگرێت لە سەرۆگۆزیران خەڵک وای زانیر لەبەر خۆپیشاندانەکانی بەغدایە خۆی نەخێر ڕێکەوتنامەی ئابووری و استراتیژی لەگەڵ سین وای کرد کە عادل عەبدولمەهدی و حتا ینی حکوومەتی عێراقی مەسەلەی بەجێکردنەوەی دابوون بەڵێ ینی اینجا ئاماژە بە شتێکی دیکەش بکەین ئێستا کە لە جیهان جۆرێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرێکی دیکە لە ململانێ و پێکناکۆچی و پێکداڵ شاخان و شەڕ هەیە بۆ نمونە لە مەسەلەن ئێمە حوسیەکانمان هەیە کە سوپای نافەرمین لە ئێمان شەڕ دەکەن لە سوودان دامی سەریع و هێزی سوپا دیسان دامی سەری هاوتەریبی هێزی سوپایە شەڕ دەکات حزب الله لە لوبنان دەوڵەتی قوڵە دەوڵەتی عەمیقە حکمی لوبنان دەکات تا با ڕادەیەکی زۆر باش
لە سووریا مەسەڵەن فەسیلەکانی سەر بە تورکیا چەندین فەسیلی دام دەکات لە وەکو نووسرە و غێری نووسرا و هەروەها بە خۆشی سوڵتان مڵادی هەندرێن مادام جەناب عێراقیش حەشدی شعبیت هەیە مادام باس لەم دابەشکاری ئەم گروپانە کرد کەواتە ئەشێت لە نێو هەم ئەم گروپانیشە هەر دەوڵەتێک و ناوی هەر ناوچەیەکت هێنا دەشێت ئەو دەوڵەت و ناوچانە ئەگەر لە ڕووی بلۆکبەندی سیاسیەوە باسییان لێوە بکرێ دابژبن لە نێوان ئەمریکا و ئێرانە پاڵپشتیەکانیان بۆ بینی ئەم دوو وڵاتە هەرێکێک لەم وڵاتانە بۆ کام لایەک لایی دەبێتەوە بۆ کام لایەکلا بە تەواوەتی بۆ هیچ لایەکێکلا نەبێتەوە بەقەدەر ئەوەی کە ئەوانە ئەم دەوڵەتانەی کە باسم کرد ئەمریکا یان تورکیا یان ئێران یان ئەو وڵاتانەی کە توانای پاراستی سەروەری خۆیانێ و توانای پاراستنی بەرژەوەندەکانە هەیە لەو تا ئەو ڕاداری پێک دەگات مەسەڵەن لە عێراق بەرژەوەندی یان عومقی استراتیجی بەرژەوەندی ئێران و تورکیا بەریەک دەکەوی بەڵام لە هەمان کاتدا ڕێکەوتنامەی ئەمنی دەکەن لەسەر چەندین دۆسیا یەکێکیانەوەیە کە کیانی سیاسی هاوبەشە کیانی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەوان هەڕەشەیە بۆ سەر وڵاتەکانیان ڕێککەوتنی لەسەر دەکەن لەسەر دایان بۆ دۆسی دیکەش ناکۆچیان هەیە لەبەرەوە ئەوانە دەوڵەتن توانای پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان لەبەرەوە هیچ شتێک بە تاوەتێک لا نەبێتەوە تەنها ئەو خاڵانە نەبێکە دەبێ هەردوو لا لەسەری ڕازی بن ئەنجایەک لا دەبێتەوە ئەوی دیکە لە چوارچێوەی مناوەشات لە عەرەبی کە پێ دەڵێن سەرقاڵکردنی یەکتریدا دەبێت و دابەشکردن دەبێت لە ناوچەکە یعنی بر لە 2024 لە 2023 بەس لەو دەکرا یعنی ڕاستە ئەم ململانێت توندە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە بەڵام لە دیوێکی کەەوە ئەو گەمار و ئابووری کە ئەمریکا خستوێتە سەر ئێران لە ڕووی نەوت و هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت بە ئێران جۆرێک لە ڕێگەپێدان و چاوخشانی بەم بابەتەیە کردووە ئەشێت سەرباری ناکۆکیەکان سەرباری ململانەکان بۆ هەژمۆنی زیاتر لەم ناوچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پرسی دیکە لە پشتی پەردەوە و ڕێکەوتنی دیکە لە نێوان ئەم دوو وڵاتەوە هاتبێتە ئاراوە و دوجار بەپێی ڕێکەوتنێک ئەم ناوچانە بۆ هەرێکێک لە ئەمریکا و لە ئێراندایەک دایبێتەوە ئەگەر قسەکە لەسەر ئێرانە بەڵێ ئێران دەوڵەتێکی هەرێماتی بەهێزەوە ئاسان نییە ینی لە ناو ببردرێت چونکە تەکلیفەی جیهانی و شەڕەکەی زۆر گەورەترە لەوەی کە چ قازانز دەکرێت لەکەڵەوەی کە کۆماری ئیسلامی ئێران بەو نیزامێک کە ئێستا لە حکومە بڕوخێندرێت لەبەرەوە تەکلیفەکەی زۆرترە لەبەرەوە هەر کەسێک چاودێری سیاسی بێ دەزانێت ئەم بابەتە بەو شکڵە مامەلە دەکرێت کە ڕێکەوتنی فەرمینیە بەڵام تۆمان ڕێکەوتنی 5+1مان هەبوو لەسەر مەسلەی دۆسی ئەتۆمی ئێران لەو کاتە مەسەلەن ئەم ڕێکەوتناکە ینی لە سەردەمی دیموکراتەکان کرا ترامپ هەڵیوەشاندەوە دیموکراتەکان هاتنەوە بایدن هاتەوە چۆ ڕێگەی پێداوە دواتر هەندێک لە هەمبەردەک بواری نەفت بوزە و ئەوانە ڕێگەیان بە ئێراندا لە مەسلەی هەندێک لە بانکەکان پارە بلۆکراوەکانی ئێرانی زنده ئەمە هەمووی هاوکاریە جۆرێکە لە موجامەلەکردنی ئێران بۆ ئەوەی کە ئەویش ڕەچاوی بەرژەوەندی وڵاتانی دیکە بکە لە ناوچەکە و ئەوەیە دەبێ بزانین بەڕێزان هەموو ئەو یعنی ئێران کە شەو ڕۆژ دژایەتی ئیسرائیل دەکا و ئەو گروپانەی کە ئێرانیش دامیان دەکات دژایەتی ئیسرائیل دەکەن و دژایەتی بەرژەوەندەکانی ئەمریکا دەکەن و هەموو داعشیش لە پێشتر کە بۆ هاتبوو بۆی کە ئاڵای ئیسلام بەرزکاتەوە بەو شێوەیە کە هێشتا مەترسیەکانی داعشی ژەرماوە ناوچەکی فرەت بەڵێ هێشتا مەترسەکەمە بەڵام ببینە هەتا ئێستا کە هیچ لەم گروپانە نەبوونەتە مەترسی گەورە لەسەر ئیسرائیل و بەرژەوەندی ئەمریکا نەبوونەتە مەترسی لەسەرەوە مجرد تەنها لە چوارچێوەی ئاژەوەنانەوە ینی بۆ نمونە من لە سیاسەتی ئێرانی لە ماوەی ساڵە ڕابردوو یەک شتێک تێبینی کردەوە دەتوانێت لە دوژمنەکەی نزیک بێتەوە بەڵام بە هیچ کات حتا هاوپەیمانیشی لەگەڵ بکە ڕێککەوتنی ئاشتیشی لەگەڵ بکە بەڵام ناهێلێ دوژمنەکە و نایارەکانی ئیسراحەت بکەن خاڵی دووەم لە سیاسەتی خارجی ئێرانی دەبینی دەکرێت هیچ دەتوانێت لەگەڵ دوو ناری لەگەڵ یەکتر دیسان ڕێککەوتن و هاوپەیمانی بکە ئەمە قدرەتی دەوڵەتێک پیشان دەدا کە توانای مرونەت ینی مرونەتی سیاسەتی خارجی ئێران ئەوەیە کە توانای پاراستنی بەرژەوەندەکانی هەیە لەبەرەوە ڕێککەوتن پێویستی نییە کە دابنیشە ڕێککەوتنی بکەن بەڵام هەر خۆی یارمەت ینی ڕێگەدان بە ئێران و هەروای ئێران لە بیربان نەچێ پاڵپشتە لەسەر هێڵی هاوپەیمانی سین رووسیا وڵاتانی دیکەی وەکو بەرازیل و فەنزوێلا وڵاتانی دیکەی ئەمریکای لاتینی و حتا ئەفریقی شەیە ڕێککەوتنەوە دەوڵەتێکی گەورەیە یانی دەوڵەتێکم گرنگە لە ناوچەکە
لەبەرەوە مامەلەکردن بەڵام چۆن سنووری بۆ دادنێن لەسەر کوشتنی دوو سەرباز تێر سەرباز تەنها گورزێکی ڕەنگە تونبی سەرکردەیەک ناوچەیەک یان دوو ئامانج لێ کاتدا لێ بپێچرێ بەڵام ئەوە ناکات کە ئێران لە ناوچەکە بە تەواوەتی دەسەڵاتی نەمینێت لەبەرەوە ئەمەش دەبێت بۆ چاودێرانی سیاسی جێگای تێبینی بێت بەوەی کە ئەمریکا و ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران و بەریتانیەکان لە ناوچەیە جۆرێک لە لێک تێگەیشتنیان هەیە کە نەبنە مەترسی گەورە لەسەر بەرژۆن یەکتری بامش خاڵێک بەبیربینەوە بەریتانیەکان بە جۆرێک لە جۆرەکان سیاسەتی ناو عێراق بەڕێوە دەبن هیچ کات هەموو خەڵک باسی ئەمریکا دەکات بەڵام سیاسەتی بریتانی لە ناوچەکە بەهێزا و بریتانیەکان دژی ئێران نین بگەڕێنەوە سەر مێژوو لە دروستبوونی وڵاتانی وەکو ئیمارات ماساڵان چەند دەوریان بەحرێن چ دەوریان هەبووە و ئینگلیزەکانی لەگەڵ ئێران چۆن ڕێککەوتنیان کردێ لەسەر جەزیرە و ئەوانەی کە لە کەنداوی فارس هەبوونە بنمونە لەبەرەوە یعنی ئێمە تاریخیان ئەم شتانە دەبینین ئەوەی دیکە تەنها بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کارەسات و ینی ڕۆژانی سەخت و ناخۆشیە ئەگەر نا ینی وڵاتانی زلهێز چ تورکیاش و چ ئێرانیش و چ ئەمریکا و چ رووسیا و چ سین و وڵاتانی دیکەش لە ناوچەکە تەنها بۆ پاراستنی بەرژۆدەکانیان بە ڕۆژگارێک وزەیە و مەسەلەی نەوتە ڕۆژگارێک چارەسەرکردنی دۆسیەکی دیاری کراوە هیچ کە ڕاستە عینوانەکانی دیموکراسیەت و نیزامی دیموکراتی و خوێندن و گەیاندنی ئینتەرنێت و نازانم چی و لە 2004ەوە دەستی پێک لە 2011 بەهاری عەرەبیمان دیت بەڵام ئەم سیاسەتەش بۆ ماوەیەک بڕی کرد و دوای کۆتایی هات باش کاک هەندرێن یەک شتمان لە یاد نەچێ ڕەنگە ئەمە هەر ئەو پرسیاری کە خۆشم ئاڕاستی جەنابتم کرد ئەمریکا پرسیم لە پێشتران بۆچی شەڕی ئەم دوو وڵاتە لە ناو خاکی یەکتردا ناکرێ ینی تا چەند ئەگەرێکی واردە کە ئەمریکا هێرشێکی ڕاستەوخۆ بۆ سەر ئێران ئەنجام بدە لە کاتێکە ئەمریکا لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکەیدایە دیموکراتەکان پێویستیان بەوەیە کە ئەمڕۆ لە ژێرە فشارەی کە لەلایەن ترامپ و کۆماریەکانەوە دەکردە سەریا هەروەها ڕای گشتی ناوخۆیی ئەمریکا یعنی گورزێکی تند لە ئێران بدەن چۆن لە ئێران دەدەن پێم وانە لە ڕاستەوخۆ لە ناو خاچی ئێران ممکنە لە دەرەوەی ئێران لە عێراق و لە سووریا لە کەندا و لەسەر پشتی باخیرەیەک یان لە یەمان لە شوێنێک یان ئامانجێک چونکە ئەمریکا لە بیرمان نەچێ وڵاتێک کە زانیاری زۆرە و توانای ئەمانگە دەستکردەکان توانای کۆکردنەوەی زانیاری زۆر جار جێمان لێ دەبێت کە لە ناو ئێران فلان شوێن تەقینەوە کراوە فلان زانە تیرۆر کراوە فلان شت کراوە یانی ئەمریکاوە وڵاتانە بە هێزانەوەکو وڵاتانی وەکو خۆمان نین زانیاریان نەبێ یان ئامانجی دیاری کرا و ئاشکرا هەبێت نەخێرەوە ڕەنگە ئستا کۆبێ ڕەنگە ڕاستە بۆ پەلەپەلەیەش نەبێت کە خەڵک چاوەڕێ دەکات ڕەنگە لە کاتێکی دیاری کراو بێت چونکە جگە لە لانی سەربازی پێویستی بەلانەی زانیاری و سیخوڕیشەوە هەیە لەبەر ئەوە لێ نادا لەبەرەوەی ناوێت ئەمریکا پێویستیان بە لێدانەکە هەیە کەس جۆرێک لە شخصیەتی سەرۆکایەتی کۆماری دیموکراتیەکان بەرامبەر بە هێرشکردن سەربازەکانیان بەپارێزی بەڵام لە هەمان کاتدا ناشانەوێت دووچاری شەڕێک ببن چونکە باجی شەڕ وەکو باسم کرد بۆ ئەمریکا بۆ هاوڵاتیانی ئەمریکی قورسە لە ئەفغانستان توش بوون لە عێراق توش لە ناوخۆی ئەمریکا لە مەسەڵەن شوێن ئەفریقیا کشانەوە لە ناوخۆی ئەمریکا لە نێو ئەنجومەنی پیران لە نێو دەسەڵاتە کارگێڕی و سیاسەکانی ئەمریکایە چۆن خواست چییە بۆی کە ئەمریکا هەڵویستێکی لەم جۆرە بەرامبەر بە ئێران بگرێتە بەر شێرکە یانی ئەمە دەبێ وات ببینین ئەمریکا ئەمە زۆر لە ماوەی ساڵانی ڕابردوو 30 ساڵی ڕابردوو 40 ساڵی ڕابردوو حتى لە شەڕی 8 ساڵی عێراق ئێران زۆر جار جێما لێوە دەبێت هەر ئەو ئەمریکایە بوو کە هەڵەبجا بردومان کرا سیاسەتی ئەمریکی خارجی ئەمریکی گوتی ئەوە سوپای ئێرانی قەسپی کردێت دواتر دێ دەڵی ئێران کرد یعنی ئێمە دەبێ بزانین ئەمریکا زۆر جار وەکو دەوڵەت مەسەڵەن شتێک دەڵێ بۆ دەرەوەی خۆیتی بۆ ناوخۆی خۆی نییە حتى لە مانشێتی ڕۆژنامەکانی ناو ئەمریکا هەندێک شت دەڵێن بۆ ناوخۆی خۆیانە هەندێک شت دەڵێن بۆ دەرەوەیە واتە ئەوەی کە عیلاقەتی بە ناوخۆی خۆیانەوەیە لە دەرەوە باسی ناکەن وەکو وڵاتانی ئێمەنین هەموو شتێکمان لەسەر پەڕەی ڕۆژنامە و سوۆسیال میدیا و هەموو شتەکان بێت یان کەسێک لە بەرپرسیارێتێکە بێ هەموو زانیارەکان بخاتە گۆڕێ لەبەرەوە ئەمریکا بەو شکڵە معاملە دەکەن چ دیموکراتەکان بن چ ئەمریکایەکان بن پاراستنی شکۆی ئەمریکایە پاراستنی شکۆی ئەمریکاش تەنها بە کوشتنی 3 سەرباز کۆتایی نایە و ناشچێ بەڵام
نیشانەیەکە پیشان دەدا لە دوای ئەو نەرمینواندنەی ئەمریکا لە لێدانی سوپاکانی لە سەربازگەکانی لە عێراق لە عین ئەسەد و لە هەولێر لە فڕۆکەخانەی نەدەوڵەتی دواتر بردومانکردنی چەند ماڵی گەورە سەرمایه‌دارێک ئەو پێشتر جێ پێ نەدەدا. ئەوە پێی وا بۆ ئەوم تەنها لە چوارچێوەی ئەوەیە کە مناوەشاتە یان سەرقاڵکردن و بێزارکردنی یەکتریە. بەڵام کە سەرباز دەکوژرێ ڕەنگە ببێتە عنوانێک بۆ ئەوەی کە ئەمریکا جۆرێک لە ینی هەم ئیداری ئەم دیموکراتەکان پێویستیان پێبێ سنوورێک دابنێن بڵێن ئێمە ئەگەر زیاتر بکرێت شتی زیاتر دەکەین. لەبەر ئەوە لە ناوخۆ ئەوەی باز دەکرێت چ سیاسیەکان باز دەکەن ئەوەی بە تایبەتی لە ڕاگەاندن دەگوترێت دەبێت و پشتی پەردەکان بخوێنیەوە ناکرێت ئەوەی لە ڕاگەاندن باز دەکرێت بە سەرچاوی زانیاری چونکە لە ئەمریکا ناوەندی بڕیار بەتەنێ کۆشتی سپینیا بەڵکو و خەڵکی دیکەشی تێدایە کە هەموو ئەو کەسانەی کە ئەمریکا بەڕێوە دەبن لە پشتی پەردەوە بڕیار دەبن لە بڕیارێکی وا سەخت. باش ئەگەڕێمەوە سەر پرسیارەکانم بە دیوێکی دیکە لە ئاراستی ئێرانەوە کەم دیارە ئێران لە نێترین لە دوایەوەی هێرشی کردە چەند پێگەیەکی ئەمریکا لە ئوردون و کوشتنی چەند سەربازێکی ئەمریکا لەلایەن ئێرانەوە وەکو ئەوەی کە ئەمریکا ئێرانی تۆمەتبار کردو بۆ بەڵام ئێران ڕەتێکاتەوە کە ئەو دەستی هەبوو بێ هەر لە بەرامبەر ئەمانەشدا ئێران لە نوێترین ڕاگەندایی داوای لە گروپە چەکدارەکانی لە سووریا بە دیارکەوی لە دێرە زۆر کردو کە بە هیچ جۆرێک هێرش نەکەنە سەر بنکە و سەربازەکانی ئەمریکا و بە هەمان شێوە لە عێراقیش کە تایبی حیزبوڵڵا بە هەمان شێوە داوایان کردووە کە ئۆپراسیۆنەکان دژ بە سەربازەکانی ئەمریکا لە ناو عێراقا ڕابگیرێ. ئەمە جۆرێک لە ترس و دڵەڕاوکی ئێرانە لەوەی کە ئەمریکا تۆڵی سەربازەکانی لێ بکاتەوە یان ئامانجی چییە بۆچی ئەم داوای کردو لەو گروپانە؟ لە زانستی سیاست و زۆر جار باز لەوە دەکرێت دوو هەنگاو بۆ پێشەوە هەنگاوێک بۆ پێشەوە دوو هەنگاو بۆ دواوە واتە گرشکردنی بارودۆخەکە دواتر خاوکردنەوە بۆ ئەوەی ڕەنگە تۆ مەسەڵەن چەند ئامانجێک لە سیاسەتی سەربازی چەند ئامانجێک لێ دەدرێ بۆ ئەوەی بزانن کاردانەوەی نەیار و دوژمنەکە چییە تا بتانی خۆی بۆ هێرشی دواتر ئامادە بکە. من پێم وایە بەشێک لەو بەرزکردنەوەی کێروی ململانیەکان لە ناوچەکە لەو چوارچێوەی ئەم سیاسەتە دێت بەڵام ئەوەی کە ڕەنگە تەوقیتەکەی گونجاو نەبێت کوژرانی سەربازی ئەمریکی لەم تەوقیتە بۆ ئیدارەی بایدن ڕەنگە قوڕس بێت بە جۆرێک چونکە لە هەڵمەتی هەڵبژاردندان و باری بارودۆخی بایدن و دیموکراتەکان باش نییە لە ناوخۆی ئەمریکا بە پێی ڕاپرسیەکان لەبەرەوە تەوقیتەکە لە هەمان کاتدا ئەوی هێزانەی کە ئیشەکەشیان کرد زوو بە ڕاگەاندنیان بڵاو کردەوە کە ئێمە نین هەرچی بەرپرس و گروپە گوتی ئێمە نین ئێرانیش پێشی هەر هەمویان گوتی کاکە ئێمە نا ئاگامان لێ و نە ئێمەشین ئەوەی بۆی مبەرر بدەن ئەو کەسانەی کە لە ئەمریکان کە دژی شەڕن لەگەڵ ئیران بڵێ کاکەەوە ئێران گوتی ئێمە نین کاگەر ئەوان بادایان گوتی ئێمە چۆن شانازیان بە 5 موشەکەکە بالیستیکێکی کرد کە خستیانە سەر هەولێر بۆ نمونە خستیانە سەر ئاین لە شوێنێکی دیکە یان کا پارساڵ لە بارگاکانی حزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتیاندا لەبەرەوە یعنی ئەم بابەتە قورسە بۆ ئەوە بەڵام دیسان من لەو چارچێوەی دەبینم دانەوێت تەحمل و سەبری ئەمریکا لە ناوچەکە تا بزانن چ ڕادێکە و ئەمریکا نەتوانێت ئیسراحەت بکە لە ناوچەکە و سیاسەتەکانی بە باشی بەڕێوەبات بۆ ئەوەی ناوچەکە جێبێلێ چونکە ئێران یعنی بە سیاسەتی نیوەی کێکەکە ڕازی نییە لە عێراق هەموو کێکەکەی دەوێت لە عێراق چونکە ئەمە بەرژەوەندەکانی ئەم ئێران دەپارێزرێ اینجا حکوومەتی عێراقی لەم نێوەندەدا تووشی کێشەیەکی گەورە دەبێت لەبەرەوەی لەلایەک دەیەوێت ئیدارەی دەوڵەتی عێراقکە لەلایەک دەسەڵاتی بەسەر ئەو گروپ و میلیشانەدانە و لەلایەک سەروەریەکەی پێشێل دەکرێت تەنها دەتوانێت بەرزترین ئاستی کاردانەوەی عێراقەوە بوو کە شکات تۆمار بکە لە ئەنجومەنی ئاسایش کە ئەنجامەکەی نێو لە بەرامبەردا ئێرانیش نامەیەکی نرد لەبەرەوە دەبێت لەو چارچێوەی هەتا ئێستاکە لەو چارچێوەی سیر بکەین کە هێشتانەکە یعنی توانای پێکەوە ژیانی هێزەکانی ئەمریکا و ئێران و ململانیەکانیان هەیە ناگاتە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ. باش کاک کەندرێن دیارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بەشێکیان بەشێک لە وڵاتان تەنها وەکو بینەر تەماشاکەری شەڕەکان ململانێت توندەکانن لە ڕووە ئابوووریەکەەوە ئەم ململانیانە ئەم دیارە ئابووری و سیاسی ئەگەر سەیری بکەین
دووڕی یەک دراون لە ڕۆ ئابوووریەکەەوە کاریگەریەکانی چی دەبێت بە تایبەت لە ناوخۆی عێراقدا ئەگەر کارێکی وەها بکە لە ناوخۆی عێراقا و ئەمریکا بیەوێت گورزی توند لە ئێران باوت و عێراق بکەوێتە نێو خوا نەخواستە نێو گەمارویەکی توندەوە ئەمە تاچەند لە بەرژەوەندی ئێرانە بێ فعلەن ئەمریکا لە بەرامبەر ئێراندا سزایەکی لەم جۆری عێراق دەدا بە پاساوی ئەوەی کە تاکو ئێستا عێراق نەیتوانی و خواستەکانی ئەمریکا جێبەجێ بکات لە بەرامبەر ئێران. بەڵێ ئێمە دوو تەجروبەمان لە بەردەستا بۆی بەراوردکاریەک بکەین لە نێوانەوە ئەزمموی لوبناان حزب الله یان چەکی حزب اللهی لوبنانی لە لوبناان و چەکی حەشتی شعبی لە عێراق و ئەو گروپانێک کە نخبەی سیاسی عێراقینە لە لوبناان چەکی حزب الله چەکێکی قۆناغی شۆڕژێڕیە و لایەنی ینی بڕیار و یاسای نییە بەشێک نییە لە سوپای لوبنانی بەڵام لە عێراق حەشتی شعبی بە فتوا دروست بوو یاسای بۆ دەرچوو لە بودجەدا بودجەیەکی زۆر گەورەی بۆ دانرا و ئەمە کاریگەری ئەوەیە کە هێشتا ئێستا لە سوپای عێراقی بە قووەترە و لە ژێر لە چوارچێوەی بۆ نمونە لە چوارچێوەی سوپای عێراقی و هێزی پاراستنی عێراق حساب دەکرێن کە ئەم هێزانە کە ڕاستەوخۆ تەوجیهات لە ئێران وەربگرن و بەرەو ڕووی ئەمریکا ببنەوە و هێرش بکەنە سەر ئەمریکا دەبێت چاوەڕێ ئەوەش بکەین کە ئەمریکا لە ڕێگای ئەو پارەی و سەرچاوی ئابووری و سیاسەتی ئابووری عێراقی کە لە ئەمریکا ڕسم دەکرێت و دادەندرێت لە بانکەکان هەندێک کاردانەوەی هەبێت. باشە کاردانەوەکان دەبینین مەسەلەن هەفتەی ڕابردوو ئەوە فلای بەغداد ئەوەی هێڵی فڕۆکەوانیەکە بەسەلەن بانکێک دیسانەوە چەند گەورە بەرپرسێکی دیکە لێدانی مەسەلەن چەند فەسیلە گرروپێک بەڵام پێم وایە ئاستا حکوومەتی عێراقی لەم نێوەندەتە تووشی حراجێکی زۆر گەورە دەبێت و ناتوانانی بەم شکڵە ئیدارەی دەوڵەتی عێراق بکە کاتێکا بێ سەرچاوی دارایی لە ئەمریکا بێت. سزادانی ئابووری و گەماڕۆخستنە سەر عێراق یەکێکە بێ لە گەرەواری دەکان لە ئەنجامی ئەمە ملانەی نێوان ئەمریکا و ئێران. خۆی پێشی شەڕ و پێشی گەمارۆی سەربازی یەکێک لە ئەو شێوازانەی دەگیرێتە بەر بۆەوەی کە سنوور بۆ بەرامبەرەکە دابنەی گەماڕۆی ئابووریە یان سیاسەتی ینی ئابووریە گۆڕانکاری لە سیاسەتی ئابووری لەبەرەوە لە بیرمان نەچێک بە یەک بڕیاری سەرۆکایەتی ئەمریکا دۆلار لە عێراق مەسەلەن ئەوەندە بەرز دەبێتەوە کە دیناری عێراقی بەهای نامێنێ و هەوڵاتیانی عێراقی تووشی شۆک دەکات. ئێمە لە بیرمان نەچێت ئەینەن کە باسی ئەزمموی ئێران چەکی هێزەکانی سەر بە ئێرانم کرد وەکو حزب الله لە لوبناان لە شەو ڕۆژێکدا نیوەی گەلی لوبناان کە فەرمانبەر بوون چوونە هێڵی هەژاریەوە لەبەرەوەی ئەو پارەیە وەریان دەکرد توانای کڕینی نەما لەبەرەوە لە عێراقی شێک لە دەوڵەتانەیە ئەم مەترسیەی لەسرە ڕاستە نەوت دەفرۆشێ ڕاستە مەسەل عوملەی ئەزنەبی دراوی بیانی زۆرە و توانای ئابوووریەکەی بەهێزە بەڵام لە ژێر دەسەڵاتی خۆیدانە و محکومە بە ئیتفاقەیە کە لەگەڵ ئەمریکا و لە دوای ڕوخانی ئێران هەستی بۆ مەترسیانە کردووە ئەم مەترسیە کردووە کە ڕەنگە لە داهاتوودا ئەمریکا بەرامبەر بە عێراق بیکرێتە بەر چونکە دەزانین کە عێراق چەند گرنگە بۆ ئێران بەر لەوەی ئەنێ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوان ئێران و وڵاتانی دیکە ڕوو بدات یەکەم جار هەموو ئەو دەواازانە تون دەکرێت کە ناوچەی نفوزی ئێرانیە لەوانە عێراق یەکێکە لە دەوڵەتانەی کە پاڵێوراوە بۆ ئەوەی ببێتە ئەم گۆڕەپانە لە نێوان ئەمریکا و ئێران و لە نێوان سوپای ئەمریکی و هێزەکانی لە چوارچێوەی حەشتی شعبی سەر بە ئێران لەبەرەوە بەشێکی ینی یەکێکە لەو گۆڕەپانە گەرمانەی کە ڕەنگە مەترسی گەماڕی ئابووری و ینی جۆرێک لە نانەوەی پشێوی لە عێراق بە تەواوەتی و نەتوانینی حکوومەتی عێراقی توانستی حکوومەتی عێراقی نابێ ئەدەواتی قاهێرە بەکاربینی بۆ ئیداری دەوڵەت بکات. باش ئەماکەم بە دوا پرسیار کاگەندرێن ئەگەر لە قسەکانی جنابتەوە پرسیاری دیکەم بۆ دروست نەبێت دەشێت لەم ساڵدا ئەو داهاتووە ئەو مەترسیانەی کە ڕوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە خۆی دەچیدا دەبینێتەوە بە دیاریکراوی بۆ عێراق چۆن ببوورە پرسیارەکە لە 2024دا چی چاوەڕێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە لە ئەنجامی ملانی ئەمریکا و ئێران
من لە چوارچێوەی تابلۆی جیهانیدا سەیری دەکەم ملبلانەی ئەوەی کە ئایا وڵاتانی زلهێزی جیهانی بە تایبەتی ئەمریکا کە خۆی بە تاکزەم سەر دەزانی دەتوانی ئەو سیاسەتە قبول بکە کە سین سەرۆکی سین پێشنیاری کرد چارەنووسی هاوبەش بەرژەوەندی هاوبەش قازانجی هاوبەش ئەگەر ئەم سیاسەتە توانە ئەمریکا و سین و رووسیا وڵاتانی دیکەی بەهێز دەدن ئەڵمانیا و فەرەنسا و وڵاتانی دیکە بەشداری توانیان ڕێککەون ممکنە ڕۆژهەڵاتی ناڕوکێشەکانی قۆناغ بە قۆناغ چارەسەر بێ ئەگەر ئەم بلبلانەیە تونتر بێ بۆ پاڵپێنانی ئابووری و سەربازی و سیاسی یەکتری لە ناوچەی نفوزەکان پێک ناکۆک بێگومان کێشە و گرفتەکە لە 2024 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر پەرەدەسێنێ و مەترسیدارتر دەبێت. بەڵێ بەڕێز هەندرێن ئەحمەد چاودێری سیاسی لە هەولێر و میانی ئەمە بووی زۆر سپاس با ئامادەبوونێت کاکەندرێن.